لەبارەی گۆڕانکاری و دەستکاریکردنی چەند مادێکی پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق و دەستکاریکردنی مادەکانی پێوەست بە پشتگیریمی کوردستانەوە، هەرێمی کوردستان هەڵوێستی توندی وەرگرتەوە بۆ پێی لەگەڵ ئەوەدا نییە لاوە دژی هەر هەوڵێک دەوەستێتەوە کە دژی شایستەدارایی و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بێت. بڕیارە ئەمڕۆ ئێوارە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت لەبارەی گۆڕانکاریەکانی بودجە کۆب بێتەوە، هەروەها یادداشتێکی شاراستەی لیژنەی دارایی کراوە بۆ پێی کە و هەنگاوانی کە لە ماوەی ڕابردوو گردووەتیە بەرنادەستوریە. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم گۆڕانکاریانەوە و ئەگرانی کە لە بەردەم داهاتووی ڕێککەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە. لە بەغدا و میوانەکەم لەگەڵا بەڕێز عەلی ساحب چاودێری سیاسی. بەڕێز عەلی ئەم کاتت باش. لیژنەی دارایی لەگەڵ چەند لایەنێکی سیاسی ڕێککەوتنێکیان کرد و دواتر بوو ئەنجامەکەی ئەوە بوو کە گۆڕانکاری لە چەند مادێک داکرا بە تایبەتی 13 و 14. هەرێمی کوردستان ڕەتی دەکاتەوە دەڵێ نادەستوریە. ئایا ئەم بڕگانەی کە گۆڕانکاریان تێدا دەکراوە ئەگەری هەیە جارێکی دیکە وەکو خۆی بنێردرێنەوە بۆ پەرلەمان؟ سڵاوی خوای گەورەتان لێ بێت، سڵاو لە کوردستانی خۆشەویست. لە ڕاستیدا سیاسیەکان عێراق بە دۆخێکدا تێتە پەڕێت، دۆخێکی جیاوازیەکی گەورە لێوان هێزە سیاسیەکاندا، لە نێواندا کوتلە جیاوازەکان یاخود لە نێوان کوتلە شیعەکانە یاخود کوتلەیەکی تایبەتیشدا. بەشی دووەمیش ئەوەیە کە ئەم جیاوازیە کاردانەوەی لەسەر ژیانی گشتی هەبووە، لەسەر تاکی عێراقی هەی بووە. هەمومان ئەوە دەزانین کە بودجە ڕێگی ژیانە بۆ دەوڵەت و بۆ تاکیش، هەمومان چاوەڕێ ئەوەین کە تێپەڕێندرێت. باشە بەڕێز عەلی، ئەمڕۆ بڕیارە کە هاوپەیمانی دارەدانی دەوڵەت لەبارەی گۆڕانکاریانە کۆ ببێتەوە. ئایا کۆبوونەوەی هاوپەیمانی دارەدانی دەوڵەت بە بەشداری نوێنەرانی کورد و خودی محەممەد شیع سوودانی ئەتوانێت ئەم بابەتە یەکلایی بکاتەوە؟ ئەوەی کە کراوە دژی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدایە چ کاریگەریەکی لەسەر ئەم پەیوەندیانە دەبێت؟ بەڵێ پێویستە ئەم پەیوەندیە بەهێزەی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە نەی بڕین، چونکە ئێمە وەک وڵاتین دەزانن کە ئێستا ڕێکەوتنێکی استراتیژی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەندا سەردانی بەردەوام هەیە، بە تایبەتی سەردانەکەی بەڕێز سروود بارزانی بۆ بەغداد و سەردانەکەی سوودانی بۆ هەولێر. دووەمیشیان نامانەوێت ئەم جیاوازیانە کاریگەری لەسەر پەیوەندیەکان هەبێت، نامانەوێت جیاوازیەکانی لیژنەی دارایی کاریگەری لەسەر پەیوەندیەکانی عێراق و هەرێم هەبێت. بەشی دووەمیش ئەوەیە کە لەبەر ئەوەیە کە من بڕوام وایە کە ئەم جیاوازیانە تێدا پەڕێندرێت، ئەم جیاوازیانە بە شێوەیەکی دیموکراتیانە تێدا پەڕێن دەگەڕێنەوە بۆ پەرلەمان بۆ ئەوەی کە بودجە تێپەڕێندرێت. پێویست ناکە جیاوازیەکان کاریگەریان هەبێت لەسەرمان، نامانەوێت جیاوازی تازە سەر هەڵدات لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا، چونکە ئێمە لە یەک نیشتیماندا دەژین. باشە ئەم گۆڕانکاریانی کە کراون ئەمە ترسی بۆ سەرپشتی هەرێمی کوردستان و هەروەها دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بە پێ ڕێککەوتنەکان دروست کردووە، باس لە جیاوازیەکان دەکەن کە نابێت کاریگەریان هەبێت. ئەگەر ئەم بەرگە و گۆڕانکاریانە بۆ شێوازە تێپەڕێنرێت کاریگەری لەسەر ئەو ڕێککەوتنانە دەکات. پێتان وایە ئەمە بە چه شێوازێک دەتوانرێت قسەی لەسەر بکرێت و بەدیلی ئەم پرسە دەتوانێت لە نێوان هەولێر و بەغدا چی بێ؟ بەڵێ خانمەکەم چارەسەرەکە ئاسانە، ئەویش گەڕانەوەیە بۆ گفتوگۆ و ڕێکەوتن برایانی کوردستانمان. پێویستە ئێمە مافی خۆیان پێ بدەین، پێویستە هەموو ئەو کەسانی مافیانەیە مافی خۆیان بەروە بگرن. لە بەرامبەردا بەغداد کۆمەڵە ڕێکەوتنی هەیە، کۆمەڵە ڕێکەوتنی سیاسی هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. قۆناغێکی باشی بڕیوە، پێویستە نەگەڕێنەوە بۆ چوارگۆشەی یەکەم،
پێویستە بگەڕێنەوە بۆ زمانی گفتوگۆ بۆ ئەوەی ئەو کێشانەی هەمانە چارەسەریا بکەین. بەڵێ پێویستە ئەوەی هەمانە بڕوبەڕوو قسەی لەسەر بکەین چونکە هەموو کێشەکان لە سەرنجام بە گفتوگۆ چارەسەر دەبن. باشە ئەوەی کە ئێستا کراوە جگەلەوەی کە زیان بە هەرێمی کوردستان و هەروەها ماف و شایستەدارایەکان و بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دەگەێنێت دەگوترێت کە هەوڵێکیشە دژ بە هەنگاوەکانی محەممەد شیع سوودانی و کابینە نوێیەکەی. ئایا پێتان وایە لایەنێک بیەوێت لە عێراق ئاستەنگ لە بەردەم ئەم بەرەو پێشچوونانە لە نێو حکوومەتدا دروست بکات ئەنجامەکەی چی دەبێت؟ بەڵێ هەمومان چاوەڕێین ئەوەین کە بجەتێ بەڕێندرێت هەندێک دەزانین کە هەندێک فشار هەیە هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوەی حکوومەتەکەی سوودانی فەشەل بهێنێت لە ناوخۆی عێراقیشدا بەڵام دەستوری عێراقی ڕوونە و دەڵێت کە پێویستە عێراقیەکان هەمویان یەکسان بن لە مافەکان و ئەرکەکانیاندا هەر بۆیە بەڕێز سوودانی هەموو هێزە سیاسیەکانی دیکەیش کە دەیانەوێت ئەم وڵاتە بەرەو پێشەوە و ببن و جێگیر ببن بە یەک دەستکار دەکەن بۆ ئەوەی کە بە یەک چاوسەیری برایانی کورد و برایانی باشووری عێراقیش بکەن چونکە ئێمە لە یەک وڵاتە دەژین ئێمە داهاتوومان پێکەوەیە بودجێش بەشی هەمومان دەکات پێویستە ئێمە دیدایەکی هاوبەشمانە بێت و زمانی گفتوگۆ بکەینە دەرچەی ئەم قەیرانانە کە ئێستا هەیە نامانەوێت ئەم وڵاتە زیاتر بەرەو کێش و ئاڵنگاری بڕوات. بەڵێ بەڕێز عەلی ساحب چاودێری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24